بەناوی خوای گەورە و میهرەبان بەڕێزان بەخێرهاتنی هەموو لایەکەکەم بەخێرهاتن سەر چاوانمان. ئەمڕۆ پانێڵی کۆتاییمانە و تەوەری کۆتاییمانە کە پانێڵی حوتەمەکە لە پرۆژەی خێزانسازی یاڕەبی بەخێر بێن سەر چاوان. بیرتانە هێنمەوە لە پانێڵەکانی پێشوام تەوەرانە پێشکەش کراون. تەندروستی خێزان و کۆمەلگا دکتۆر بەختیار تاالبانی، مەترسیەکانی دەستێوەردانی دەرەکی بۆ سەر خێزان مامۆستا بەدریە سیوەلی، دەرهاویشتەکانی جێندەر لەسەر ئایدۆلۆژیای خێزان دکتۆرە بێخاڵ ئەبوبەکر، کاریگەری تۆڕە کۆمەڵایەتیەکان لەسەر سەلامەتی دەرونی خێزان مامۆستا ڕەسوول ئیبراهیم، ڕاگررتنی هاوسەنگی لە نێوان کار و پەروەردەی مناڵدا مامۆستا ئەکبەر غەریب، هۆکارەکانی یاخیبوونی ژن و مێرد هۆکار و چارەسەر مامۆستا سەبریە غەفار، ئاستەنگەکانی بەردەم پرۆسی هاوسەرگیری مامۆستا ئامینە سدیق، تەنگەژە دەرونیەکان و پەیوەندیان بە کێشە خێزانیەکانەوە دکتۆر ئازاد عەلی، شارەزابوون و مامەڵەکردن لەگەڵ جیاوازیەکانی ژن و مێرد دکتۆر ملکۆ ئەسعاد، چۆنێتی چارەسەرکردنی کێشە خێزانیەکان دکتۆر شێرزاد عەبدولوەهاب، هۆکارەکانی زیادبوونی ڕێژەی جیابوونەوە مامۆستا قادر دەرەشیشی، دیاردەی زیادبوونی قەیرەیی مامۆستا شوکریە ساڵح کەریم. ئەمڕۆژ پانێڵی حوتەمە و کۆتا پانێڵمانە لە پرۆژەی خێزانسازی بە میوانداری هەردوو بەڕێزان دکتۆر محەممەد سینەمۆکی و دکتۆر ئەبوبەکر پێنجوێنی. ئێستاش هەردوو بەڕێز بانگێشتەکەن بۆ سەر ستەیج با بفەرمونون. ئێستاش تەوەری دەیەکەم دەست پێەکەین بۆ زۆر بەڕێز دکتۆر ئەبوبەکر پێنجوێنی، بابەتەکەی تەوەرەکەی بەناونیشانی کاریگەری قەیرانی دارایی لەسەر کێشە خێزانیەکان. دکتۆر فەرموو لە ماوەی 30 خولەکە ئینشاڵڵا لە خزمەت تابین بۆ پێشکەشکردنی تەوەرەکەت. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم على سيد المرسلين محمد وعلى آله وصحبه أجمعين. سرتا زۆر سوپاسی ئینستیتوتی ژیارەکەین بۆ ئەم دەرفەتەی کە ڕەخساندوێتی و ئەم میوانداریە ناوازەیە لەم ڕۆژگارە پڕ لە جەنجاڵیە. لە خوای گەورە خوازین هەمووانمان بەش و پشکی گەورەمان هەبێت لە ئاسوودەی و کامەرانی خێزان. خێزان پەناگایشی ئارامیە بۆ هەموو مرۆڤێک، ئەو مرۆڤانەی کاتوانن لە چوارچێوەی خێزانە مرۆڤێکی وەفادار دەرچن، وەفادارە بن بەرابەر بە هەموو شتەکانی تری ژیان، لە هەموو ڕەهەندەکانی تری ژیانە گریمانەی سەرکەوتنیان زۆرتر و زیاترە. ئەوەی کە بابەتەکەی منە بابەتێکی دارایی مەحزە، پەیوەندیدارە بە ژیانی خێزانیەوە. پێشینانی ئێمە فەرموویانە کاسەی پڕ ئاشتی ماڵە. ئەگەر ئێمە خێزان بشو بهێنین بە شەمە نەفەرێک، کام شەمە نەفەرە پێویستی بە وزەیەک هەیە بۆ ئەوەی بیجوڵێنێت بەرەو ئامانجێکی دیاریکراو. ئەو وزەیە داراییە لە چوارچێوەی ژیانی خێزانیە. پرس و بابەتی دارایی لە سەردەمی دنیای سەرمایەداری و چاوچنۆکی ئەمڕۆیە پرس و بابەتێکی قورس و گرنگ و فرەڕەهەندە. بە شێوەیەک مەترسی لەسەر ژیانی خێزانەکان، چ لە ڕووی ناتەبایی، چ لە ڕووی گریمانەی لەبەر یەک هەڵوەشان، نەتەنها گریمانە بەڵکو زمانی داتا و ژمارەکان پێمانەڵێن بە ڕەقەمی گەورە لەسەر ئاستی هەموو قاڕەکانی ژیان ئەزمە و قەیرانی دارایی خێزانی. خێزان ئەخاتە بەردەم هەڕەشەی پەرتەوازەیی و لەبەر یەک هەڵوەشان. و گومانیشی تێدا نییە
کە ئێمە وەکو موسڵمان پوڵ و پارە ماڵ و سامان وەکو ئامرازێک سەیرەکەین. ئەم ئامرازە ئەگەر بتوانین لە جێگەی خۆیە بەکاری بهێنین و کەڵکی لێوەرگرین، ئەبێتە هۆکاری یارمەتیدان بۆ ئەوەی ژیانێکی کامەران، گوزەرانێکی باشترمان هەبێت. پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم لە ژیانی خێزانداری خۆیان یەکێک لەو کارانەی کە کردوێتی بریتی بووە لە گرنگیدانی بەدەستەبەرکردنی بژێوی و زەخیرە و قوتی خانەوادەکەی. لە ڕیوایەتی صحیحە هاتووە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم بەسەر یەکەوە پێداویستی ژیانی خێزانەکەی، قوتی خانەوادەکەی بۆ ساڵێک مسۆگەر کردووە بۆ هەموو خێزانەکانی. ئەو دیوەی ژیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم چ وەکو تاکە کەس، چ وەکو خێزان و خانەوادە لە ڕووی هەژاری کە زەق کراوەتەوە حەوجەی لەسەر وەستانە. جێگەی ئەوەیە کە مڕاجعاتی جدی تیا بکرێت، ئەهلی فکر، ئەهلی فقه، واقعی حیاتی ئەمڕۆمان ئەوەمان لێ خوازێت. هەمووانمان ئەو باس و خواسە لە زاکیرە و مێشکمانە هەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە برسێتیە بەردی لەسەر سکی خۆی داناوە و بەستوێتی. بەڵام دوجار کە تەحقیقەکەین و ئەڕۆینە ناو قوڵایی زانستی فەرموودە و کتێبەکانی فەرموودە، هەر زانایانی سەردەمی یەکەم بۆمان ڕاستەکەنەوە و ئەی سەلمێنن پێمان کە ئەمە هەڵەیە، حەجەر نییە، حەجەزە، ئەمە بەرد نییە، پشتێنە، تونی کردووە بۆ ئەوەی کە کەمێک زیاتر کۆی بکاتەوە. و ئەگەر ئەچینە ناو قوڵایی ژیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم، تێئەگەین کە پێغەمبەر هەژار نەبووە، بەڵکو ملیۆنلەر بووە، دەوڵەمەند بووە، ئەمما دەوڵەمەندێکی دەس و دڵواڵا بووە. پێغەمبەر صلی الله عليه وسلم زیاتر لە 13 سەرچاوەی داهاتی هەبووە کە ئەمە بەحسی دکتۆرایە و تەحقیقی تیا کراوە و وردەکاری تیا کراوە. لە ئێستاە پێشکەوتوترین حکوومەتی دنیایش زیاتر لە 13 سەرچاوەی داهاتی نییە بە شێوەیەکی گشتی. بۆیە بابەتی دارایی پێش ئەوەی ئێمە قسە لەسەر گرنگی و ئەهەمیەتەکەی بکەین کە بەداخەوە بابەتەکە فرسەتەکە زۆر کەم و کورتە لە ڕاستیە، کە ئەم بابەتە بەلای کەم و 4 سەعات قسەکردنی ئەوێت بۆ ئەوەی کە بتوانین لە چوار گۆشەیەکی معقولە جێگەی بکەینەوە. ئەم بابەتە پێش ئەوەی قسەی لەسەر بکەین زۆر گرنگە کە دەست بۆ زاکیرەی خۆمان بەرین لە ڕووی ڕاستکردنەوەی چەمک و مەفاهیمەکان، چونکە ڕاستکردنەوەی چەمک و مەفاهیمەکان لە زاکیرەی خۆمانە یارمەتی دەرەبێت لە ڕاستکردنەوەی خودی ژیانی ڕۆژانەمانە، بە شێوەیەک کە ئەم قسەیە دەستبردن بۆ زاکیرە و پشتە سەری خۆمان لە ڕووی ڕاستکردنەوەی مەفاهیمی چ دینداری چ دنیاداری. خەڵک بڕوانامەی خەڵاتی نۆبڵی لەسەر وەرگرتووە. دوایین کەسێکە لە ساڵی 2018 خەڵاتی نۆبڵی لە ئابووری لەسەر ئاستی دنیا پێبەخشرا، یەک ڕستەی زیاد کردووە لەسەر ئابووری دنیا، ئەویش ئەڵێ هەژاری لە دەرەوەی خودی خۆمانە نییە، بەڵکو هەژاری لە پشتە سەری خۆمانایە. یعنی بیرکردنەوە و ئیعازی مێشکی خۆمان ڕۆڵی هەیە بە ئاستێکی زۆر لە بەرچاو لەوەی کە ئێمە هەژار بین یان دەوڵەمەند بین. ئەو مەفاهیمانەی کە من ئەمەوێ بە کورتی و پوختی قسەیان لەسەر بکەم لە چوارچێوەی دارایی خێزان بۆ ئەوی بتوانین ڕووبەڕووی نابەختەوەری خێزانەکان یا مەترسی لەبەر یەک هەڵوەشانی خێزانەکان ببینەوە. یعنی ئەو مەفاهیمانە چۆنێتی مەفاهیم و تێگەیشتن لە ڕزق و ڕۆزی لە نێوان عەبد و خودایە، چۆنێتی نووسینەوە و داتای بودجە و میزانەی خێزان چۆن بتوانێ وردەکاری بەراوردکاری لە نێوان میزانەی خۆی لە داهات و خەرجیەکانیا بکات تا بتوانێ باڵانسی خۆی ڕابگرێت،
چۆن بتوانین کۆنتڕۆڵی خەرجیەکانمان داهاتەکانمان بکەین بە شێوەیەکی گشتی، چۆن بتوانین بیرۆکەی پاشەکەوتکردن و وەبەرهێنان، چۆن بتوانین ڕوبەڕووی قەرزاری و مەترسی قەرزاری و قەرز ببینەوە، چۆن بتوانین هەڵەکان لە ژیانی خۆمانە لە ڕووی داراییەوە دەستنیشان بکەین، چۆن بتوانین کۆنتڕۆڵی خەرجیەکانمان بنووسین بکەین، هەروەها لەسەر ئاستی ساڵ داهاتەکانیشمان بەردەوام بکەین، چۆن بتوانین پلان دابنین بۆ ئەوەی ڕوبەڕووی قەیران و کێشە داراییەکانی خۆمان ببینەوە، چۆن بتوانین ڕێک و ڕوون و ڕاست لەگەڵ مناڵەکانی خۆمانە، لەگەڵ خێزانی خۆمانە بارودۆخی دارایی خۆمان باس بکەین و وەکو کورد دەڵێ بەقەدەر بەڕەکەی خۆمان پێڕا بکێشین، نەک بکەوینە لاساییکردنەوەی خاڵ و مام و پور و ئامۆزا و خاڵۆزا و پورزا و هەروەها یعنی چۆن بتوانین ئەو هۆکارانەی کە ئەبنە زیادکردنی ڕزق دەستەبەریان بکەین، چۆن خۆمان لادەین لەو هۆکارانەی کە مەترسی لەسەر ڕزق دروستەکەن ئەبنە هۆی کەمکردنەوەی ڕزق و ڕۆزیمان. ئەم بابەتانە بابەتێکی وردن، بابەتێکی فرەڕەهەندن کە هەر هەمووی لە چوارچێوەی بودجە و میزانەی خێزانە خۆی ئەبینێتەوە و هەر هەمووی گرنگە کە ئێمە بتوانین نمونە و قسەی زۆری لەسەر بکەین کە لە چوارچێوەی مەفاهیمی ڕزقا ئەبێ ئێمە هیچ چاوەڕێوانیەکمان لەسەر بارینی ڕزق نەبێت. ڕزق نابارێت، بەسەرمانە نادۆزرێتەوە. ئینەما خودای گەورە ڕزق و ڕۆزی لە بەینی دەست و پەنجە و پێمانە ڕژاندووە و پژاندووە. ئەرکی کۆکردنەوە، هەڵگرتنەوە، چنینەوە، کەسبی ڕزق بەرپرسیارەتیەکە کەوتۆتە ئەستۆی خۆمان. ئین الله هو الرزاق ذو القوة المتين. خودای گەورە نەک وەکو ڕازق زۆر زۆر ڕۆزی دەرە، خۆی وا ئێم بە ئێمە ناساندووە، ئێمە ئەبێ یەقینمان هەبێ بەڵام بە دووی ڕزقی خۆمان هەبگەڕین ئێمە. یعنی ئەمە خاڵی ئەساسیە، هەروەکو چۆن لە زانستی جۆلۆجیە تەبەقاتی زەوی لە شوێنێکە زانستی جۆلۆژی پێ دەڵێ لێرەیە ئاو نییە، لەوەیە بە ئەوەندە مەتر ئەگەیتە ئاو، لەوەیە بەو شێوەیە. بە هەمان شێوە بابەتی ڕزق و ڕۆزیش پێویستی بە گەڕان، بە بەدواداچوون، بە جێگۆڕکێ، بە مێهنەگۆڕین، بە دەستبردن بۆ جەمسەرەکانی تری ڕزق و ڕۆزی هەیە. خودای گەورە بەرپرسیارەتی ڕزق و ڕۆزی خستووەتە ئەستۆی خۆی لەو ڕۆوە کە هەموو پێداویستیەکی ژیانی بۆ مرۆڤ دەستەبەر کردووە. مامۆستا ناصری سوبحانی و ڕەحمەت بێ قسەیەکی زۆر جوانی هەیە، ئەفەرمێ لەو کاتێک کە خوددا ئیرادەی کرد ئینسان لەسەر زەویە جێگیر بکات، هەرچی ژیانی ئینسان پێی احتیاج بێ هەتا ڕۆژی قیامەت لە زەویە ئیجادی کردووە، هێناویەتە بوون. بەڵام مرۆڤایەتی بە پێی گەشەی عەقڵ و لۆژیکی خۆی ڕێی لە داهێنان و دۆزینەوەکانەکەوێت. هەر شتێکیش بۆ خۆشبەختی ئینسان و گەیشتنی ئینسان بە بەهەشت و ڕەزامەندی خوا بۆ ئینسان پێویست بێت، خوا لە قورئانە بەیانی کردووە. ئەمە بابەتێکی زۆر گرنگە کە بەم ئاراستەیە و بەم مەبەستە خوددا ڕزق و ڕۆزی دەستەبەر کردووە لە ژیانی ئینسانەکانەوە. گرنگی نووسینەوەی بودجەی خێزان هیچ حکوومەتێک، هیچ کۆمپانیایەک نییە لە دنیاە کە لە ڕووی پلانی میزانیە و بازرگانی و کار و بەراوردکاری داهات و خەرجیەکانی خۆیەوە نەتوانێت سەرکەوتنی خۆی بنووسێتەوە، نەتوانێت سەرکەوتنی خۆی مسۆگەرکە. بە هەمان شێوە خێزانیش پێویستی بەوەیە کە بتوانێت میزانیەک بۆ خۆی دابنێت تا بتوانێت لە بەرابەر شاڵاوی ئەمڕۆی ئەو هەموو پێداویستیە، ئەو هەموو حەز و خولیایی کە ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ ئەیبەنە مێشکمان. ئەمڕۆ ڕیکلام هێزێکی مەترسیداری چەوەشەکارە لەسەر ئاستی دنیا و ناوخۆیی بە شێوەیەک، یعنی دنیا بۆتە دنیای ئۆنلاین، هەموو وێنایەک، هەموو ڕسمێک، هەموو خواردنێک 5 ساڵ بەر لە ئێستا
یعنی شتێک نەبوو ناوی دیلیبەری بێت لە کوردستان و لە عێراقا بە شێوەیەکی گشتی. ئێستا ڕێگای پڕفرۆشترین خواردەمەنیەکان ڕێگای دیلیبەریە و ئەو کۆمپانیایانن کە خۆیان لەو بوارەیە تەخسیس کردووە. کەواتە خێزان ئەگەر بێت خۆی با بەدەست شاڵاوی ئەو هەموو حەزانە، قسەیەکی جوان هەیە، ئەڵێ ئەلحاجیات و وەڕغەبات غەیر و متەناهیە، ناکۆتان. کەواتە ئەبێ ئێمە خۆمان سنوورداریکەین. جارێک پێشەوە عومەر خوای لە ڕازی بێ لە گەڕانەوەی لە بازاڕە عەبدوڵای کوڕی یا هەندێک فەرموون جابر بووە، لە ڕێگای بینیوێتی فەرمووی ئەینە تورید، بۆ کوێت ئەوێ، بۆ کوێیە چی؟ تی ئورید ئەن ئەشتەریە اللەحم ئەشتەهەیت، ئەمێ بچم گۆشت بکڕم، حەزم لێ کردووە. ئەویش یاسایەکی دانا، ئەوە کولەمە ئەشتەهەیتە ئیشتەڕەیتە، ئایا تۆ وای حەز لە هەر شتێ بکەی ئەیکڕیت؟ ئەی ناترسی خوددا لە قیامەتا پێمان بفەرموێ ئەذهبتم طیباتکم في الحياتكم في الحياة الدنيا. یعنی ناکرێ ئینسان بەو ڕەهاییە بەو دەست بڵاویە مامەڵە لەگەڵ بوون و توانایەکی سنووردارا بکات. کەواتە نووسینەوەی میزانیە بابەتێکی مهمە. ئەبێ ئاگامان لە هێزی پارە بێت، باوەڕتان هەبێت ئەو کاتەی خاتوونێک لە بازاڕە بەڕێیە ئەڕوا و جەنتاکەی پارەیتایە و ئەو کاتەی پیاوێک گەنجێ لە بازاڕە بەڕێیە ئەڕوا و گیرفانی پارەیتایە فەرقی هەیە لەگەڵ ئەو کاتانەی کە گیرفانی بەتاڵە. بۆیە لە قەدیمە وتراوە بە پارە جەنابی پارە قوت القلوب، یعنی هەم قوتی بەدەنە هەم قوتی قلوبە. جەنابی مامۆستا مستەفا پێنجوێنی بەڕەحمەت بێت لەگەڵ جەنابی مستەفا زەڵمی، هەردووکیان دوو زانای گەورە و دوو دانای هەڵکەوتووی ئەم زەمانە بوون و نزیک بە سەدەیەک ژیانیان کرد، خوا لێیان خۆش بێ و توراسێکی جوانیان بەجێهێڵا. هەردووکیان لێم بیستن لە خزمەتی خۆیانە. مامۆستا مستەفا زەڵمی وتی لە ئەزهەر بۆ دکتۆراکەم خەریک بووم، 25 مانگ بوو خاوەن ماڵەکەم پیرەژنێک بوو، هەموو 28 مانگیایی کردە سەرم. منیش هەرچی سەیرم کرد حەچم پێ نەبوو، 100 فلسپاری عێراقیم لەلاما بوو. بیرمە کردو لە کێ قەرز بکەم، چۆن دەست برم بۆ قەرز، هەرچی کەسێکم ئەهێنایە پێش چاوی خۆم. تابان لە غەریبیە مەحدوود، چەند کەسێکی کەمی ناسیوە جورئەتم ناکرد داوای قەرزیان لێ بکەم. وتی وەڵا شێخ مستەفای پێنجوێنی هات بۆلام، کە هات بۆلام دانیشت لەگەڵ ماو هەندێک قسەی خۆشی کرد و دوایی کە هەڵسا وتی مستەفا ئەم پارەیەت با پێ بێت. وتم ئاخر قوربان نامەوێ بەخوا. وتی مستەفا ئەمە قوتی قولوبە، چۆن ناتەوێت؟ ئەمە دڵ بەهێزەکە، بە تایبەتی لە غەریبایەتیە. وتی دوایی کە سەیری پارەکەم کرد 5 دیناری دانا بوو، نعمەڵڵا هەموو قەرزی خانووەکەی پێ دەستە بەرەکرا کرێ و زیاتر لەوەش. یعنی بۆیە هێزی پارە ئەمڕۆ لەسەر ئاستی دنیا بەهێزترینە. و لە مێژیشە شاعیر وتوێتی پارە قوربانی خەت و شێرت بم، قوربانی سکەی سەر و ژێرت بم. ڕێوی پارەی بێ شێری تەواوە، بە چاوی خۆتانەی بینن. شێر پارەی نەبێ پشتی شکاوە. کەواتە بۆەوەی هەموو کاتێ پارەت هەبێ ئەبێ باڵانسی داهات و خەرجیەکانت بە کورتی و پوختی ڕابگری، کە مەجالی لەسەر وەستان زۆر نییە. خاڵێکی تر ئەبێ لە نێو ماڵە بەرنامەی خەرجکردن هەبێت. زۆر جار ئاغا دێتەوە دووسێ عەلاگەی پێیە و خانمیش دێتەوە هەر دووسێ عەلاگەی پێیە و بۆ خۆشی سێری عەلاگەکانی یەکترەکەن. ئەی ئەرێ وەڵڵا خۆ منیش مۆزم کڕیوە و ئەی ئەرێ وەڵڵا خۆ ئەویش ئەوەی کڕیوە و ئەمە بۆ کەسێ هەموو شتێکی بۆ دەستبە ئاساییە، بەڵام لەسەر دەخل و داهاتێکی سنووردار یەکجار نائاساییە. پیاو کڕیار بێ و ئافرەت کڕیار بێ و کوڕ کڕیار بێ و کچیش کڕیار بێ و ئاگاشیان لە یەکتری نەبێ و تەنسیق لە نێوانیان نەبێت، یەکێکە لەو هەڵانەی کە داهاتی خێزانە خاتە بەردەمی مەترسیەکی گەورەوە. خاڵێکی تر زەبەتکردنی داهات و خەرجیە. ئەمڕۆ بۆ هەموو شتێک ئەپلیکیشنێک هەیە.
زۆر گرنگە کە ئەپلیکیشنێک بەکاربێنین بۆ داهاتمان بۆ خەرجیەکانمان، چۆن لەو ڕێگەوە بتوانین کۆنتڕۆلی خۆمان بکەین، چۆن لەو ڕێگەوە بتوانین هەنگاوی دروست بنین، چۆن بتوانین لەگەڵ وەبەرهێنانە کاتێ بەردەوام بەکاربەرین بەهای وەبەرهێنانیشمان لەلا بێت. یعنی ئێستا ئەم مۆبایلە بای $1000 بای $1300 بای چەندێکە لە ڕووی بەهای بەکاربردن و کڕینیەوە. ئەمە لە ڕووی بەهای وەبەرهێنانەوە ئەگەر ئەم $1000 خاوەنەکەی بیخاتە نێو وەبەرهێنانێکەوە قازانجی 10% دەرسکەوێت بۆ مەدای 25 ساڵ ئەبێتە ڕقەمێکی گەورە. ئێمە زۆر گرنگە لە پاڵ خەرجکردنەکانمانە بتوانین بیرمان لە وەبەرهێنانیش ببێتەوە بە شێوەیەکی گشتی کە ئەویش خاڵێکی گرنگە کە بەداخەوە بەکارهێنان لەسەر ئاستی ئەوروپا بە شێوەیەکی گشتی، لەسەر ئاستی ئەمریکا بە شێوەیەکی گشتی، لەسەر ئاستی دووەلی خەلیج و دنیای ئێمە ئەوەندەی بە جورئەتین بۆ خرجکردن و زیادەڕەوی و هەر لە پێڵاوەکانمانەوە، هەر لە جلوبەرگەکانمانەوە، هەر لە قاپ و قاچاغەوە، هەر لەو شتانەی کە ڕۆژانە بەکاریانەهێنین مەترسیەکی گەورەیە، ڕقەمێکی گەورەیە. چۆن بتوانین 10% داهاتەکەمان هەر لە ناو خەرجیەکانە کورت بکەینەوە و ئاراستەی کەین بەرەو وەبەرهێنان کە ئەمە ئامانجێکی گەورەمان بۆ دروستەکە. یعنی ئەگەر مناڵێک لە دایکە بێ لە ڕۆژی لە دایکبوونیەوە ئەو خەرجیانەی بۆیە کرێت پیرۆزی بێ، بەڵام هەتا تەمەنیە بێ بە 25 ساڵ هەموو ڕۆژێ $1 بۆ پاشەکەوت بکرێ، ئەو $1 بخرێتەوە بەرهێنانێکەوە کە یاسایی بێ، شەرعی بێ، سەلامەت بێ، لە کۆتاییە ئەو $1 بە بەردەوامی 25 ساڵەکە لە سەروی $50,000 بێ لەگەڵ قازانجەکەیە. بەڵام ئێمە ڕۆژانە $1 زیاتر لە $1 خەرجەکەین بە ئاراستەی خەرجکردنە، بەڵام بە ئاراستەی وەبەرهێنانە زۆر جار سفرین. بەداخەوە یعنی بنووکی ئیدیخاری لەسەر ئاستی عالەم لە 1980 دامەزراوە تا ئێستا نزیکەی 105 ساڵە بنووکی ئیدیخاری و ئیستیسماری هەیە کە لای ئێمە تا ئێستا ئەم توانایەکی لاوازە و ئەم هەنگاوە هەنگاوێکی زۆر زەعیفە. بەداخەوە لە ئاستی دنیاە لە 150 مرۆڤە ژیرەکان، مرۆڤی ژیری عاقڵ پێیان ئەوترێ سفر وەبەرهێن. سفر وەبەرهێنە و کەسە نییە کە پارە نایەتە دەسی، ئەو کەسە نییە کە داهاتی مانگانە و ساڵانەی نییە، ئینەما ئەو کەسەیە کە هەمیشە خەرجیەکانی ئەوەندە بەرزە یەکسانە بە داهاتەکەی. هەموو مانگێ سفرە بێتەوە، هەموو ساڵێ سفرە بێتەوە، لە کۆتایی تەمەنیش هەر سفرە بێتەوە. لە دوای خانەنشین بوونی لە سەرەی مەرگا ئەوەسێت بۆی 250,000 خانەنشینی وەربگرێت. بەڵام ئەگەر کەسێ لە 35 ساڵی وەزیفیە ساڵان مانگانە $100 ئیداع بکە، لە 35 ساڵەکەیە ئەچێتە نزیکەی $120,000 12 دەفتەری ئەبێ. ئەگەر $120,000 هەبێ بە قازانجی 10% تۆ لە بازارە خەڵک ئیشی پێ بکا بۆت لە ساڵێکە $12,000 قازانجەکەی. ئەو کاتە ئەگەر تۆ بۆ ساڵێک $12,000 قازانجکەی هەر لە مانگێکە $1,000 قازانجت ئەبێ کە $1,000 قازانجت هەبوو پێویست ناکە بچی لە سەرەی مەرگی خانەنشینیە بۆ 250,000 بوەستین. کەواتە لای خۆمانە. بۆیە ئێستا لە ڕووی ڕۆشنبیری و سەقافەتی ئەوروپیەوە یعنی ئەوترێ کەسێ ئەگەر لە 35 ساڵە خۆی نەتوانێت خۆی خانەنشین بکە، ئەوە هیچ کەسێک ناتوانێت هاوکاریە و کەسە بکات. خاڵێکی تر لە بواری قەرزاری، بابەتی قەرزاری بابەتێکی مەترسیدارە لە ئیسلامە، لە ڕووی ئەخلاقیاتی دینیەوە. هەمومان ئەزانین پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەگەر جەنازەیەکیان بهێنایەت بۆ ئەوەی نوێژی لەسەر بکە، یەکەم پرسیارێک ئەیکرد قەرزارە، ئەل عەلەیه دەینون، هەل عەلەیه دەینون. ئەگەر قەرزی لەسەر بوایە پێغەمبەر صلی الله عليه وسلم مەگەر دڵنیا بوایە لەوەی قەرزەکەی بۆ ئەبژێرێتەوە یا ئەوەندە ماڵی هەبێت قەرزەکەی لێ بدرێتەوە، ئەگەر نا ئەی فەرموو صەلوا عەلی صاحبکم. و هەروەها قەرزاری و کەمتەرخەمی زوڵمە، مەطل الغەنی ظوڵم. بۆیە مرۆڤەکان لە زانستی داراییە لە بەرابەر قەرزەوە 3 ڕێگایان، 3 بەشن.
بەشێکیان محافزکارە بۆ هیچ شتێک بۆ هیچ کاتێ بۆ هیچ کەسێ لە هیچ بارودۆخێکان نە قەرزەدا نە قەرز وەرەگرێت ئەمانە لە شوێنی خۆیان ئەمێننەوە بەڵام بەشێک لە مرۆڤەکان بۆ هەموو شتێک ئەگەر بۆی بکرێ هەناسەش بە قەرز وەرەگرێ ئەمانە ژیانیان وردە وردە بەرەو مەترسیە ڕوا تا ناچارن لە قۆناغێکە ئیفلاس و مایەپوچی خۆیان ڕابگەێنن بەڵام هەندێک لە مرۆڤەکان قەرز بۆ بەرهێنانەکەن ئەمانەی کە قەرز بۆ بەرهێنانەکەن ئەتوانن ئیدارەیەکی سەرکەوتوی و بەرهێنانەکانیان بکەن ئەمانە ئەو کەسانن کە ئومێدی گەشەکردن و دەوڵەمەندبوون و پێشکەوتن وەکو نمونەی بانکەکان لە جیهانە نمونەی کۆمپانیا زەبەلاحەکان لە جیهانە بەشێکی گەورەی خاوەن براند و بیرۆکەکان توانیویانە قەرز بۆ ئیستیسمار بکەن لە 3 ساڵە لە 5 ساڵە لە 10 ساڵ 15 ساڵە توانیویانە ببنە سەرمایەدارێکی گەورە و هەنگاوی زۆر باشیان بڕیوە لە چوارچێوەی میزانەی خێزانە گرفتی خەرجیەکانە بێ بزانین لەکوایە یعنی هەندێک جار مرۆڤ پارەی لێداهەکەوێ لە ساڵی 2011 یەکێک لە وڵاتە ئەوروپیەکان هاتن بۆ ئەوەی خۆڵ و خاشاکی سلێمانی هەڵسەنگێنن دەرکەوت لە 165 خۆراکە من لە ڕوانگەی ئەو بابەتەوە بە دوادا چوونێکم کرد لە ڕووی زانستی داراییەوە دەرکەوت لە هەر خێزانێکی 4 کەسیە بۆ هەر ڕۆژێک 7,000 دینار بە هەدەردان هەیە 7,000 دینار بۆ هەر ڕۆژێک بە هەدەردان 3 حوتی 21 هەموو مانگێ 210,000 ئەگەر هەموو مانگێ 210,000 بۆ 35 ساڵ بخرێتەوە بەرهێنانەوە بە قازانجی لە 100 خانوت بووێ سیارەت بووێ سەرمایە گوزاریت بووێ ئەتوانی پێی بکەیت لە کاتێکا کە لە ڕووی ئەخلاقیاتی دینی ئێمە وازانین دینەکەمان ئیسرافی حرام کردووە تەبذیری حرام کردووە تەرەفی حرام کردووە بە شێوەیەک خوددا لە بابەتی ئیسرافە لە ڕوومانە ئەوەستێ ئینسان مووی گرژە بێ ترسی لێنیشێ خی گەورە فەرمێ کولوا من طیبات ما رزقناکم ولا تطغوا فيه بخۆن لە ڕزق و ڕۆزی حەڵاڵی خوا بەڵام سنوور شکێنی و تەجاوزی تیا مەکەن زیادە ڕەوی بۆ فەیەحیل عەلەیکم غەضەبی خوا فەرمێ خەشم و تووڕەیی من دابەزێتە سەرتان ئەی ئەگەر دابەزی ومن يحلل عليه غضبي فقد هوى يعني هلك وسقط هەر کەسێکیش خوددا نیگەران و تووڕە بێ لێ ئەوە ئەفەوتێ و لە ناوەچێت کەواتە سنووردارکردن بۆ دۆزینەوەی خەلەلەکانی خۆمان زۆر مهمە ماڵ و دارایی وەکو سوفیانی سەوریە فەرمێ المال سلاح المؤمن في هذا الزمان ئەجاگەر لە زمانی تابعینە چەکێکی باش بوو بێ لە ئێستایە چەکێکی گەورەیە و بەڵکو گەورەترین چەکە لە ئێستایە تەوەرێکی تر لە بابەتەکە کە زۆر گرنگە حسابکردنی خەرجی و داهاتی ساڵانەیە کابێ ئێمە بتوانین کۆنتڕۆڵی خۆمان بکەین سنوور بۆ خۆمان دابنین چونکە ئەگەر بەردەوام بڕۆین من بابەتێکم نووسی لەم ماوەیە بەناو نیشانی دکتۆر من گیرفانم هێشێت یعنی ئێمە هەمومان ڕۆشنبیری و توانایی ئەومان هەیە ئەگەر سەرمان بێشێ پێمان بێشێ بچینە لای دکتۆرێک و پارەی هەلاش و بەلاش بخەینە ئیختیاری و دەردی عارە بڵێ وەئانی مەمنون خۆشمان مەمنون بین هێشتا بۆی بزانێت چیمانە ئەگەر کێشەیەکی یاساییمان هەبێ پەنا بۆ پارێزەرێک گەبەین و مکافەئای ئەدەینێ و پاراخەینە ئیختیاری چارەسەرمان بۆ بکە ئەگەر خواستێکی تەلارسازی و بیناسازیمان هەبێ پەنا بۆ ئەندازیارێکە بین بەڵام لە ڕووی زانستی داراییەوە ئەگەر چەند کێشەی داراییمان هەبێ نەمانتوانیوە لەگەڵ ناوەندێکی ڕسمی لە ڕووی ڕاوێژکاری داراییە و مراجعاتی خۆمان بکەین کە ئەمە بابەتێکی زۆر زۆر گرنگە کە ئەبێ ئێمە بتوانین کۆنتڕۆڵی حساباتی خۆمان بکەین کۆنتڕۆڵکردنی حساباتی خۆمان زۆر زۆر گرنگە کە بزانین ئێمە چیمان هەیە چیمان لەسەر ئێستا هەر یەکێک لە جەنابتان ئەتوانێت لە زاکیرەی خۆیان نزیکەی 20 بە 35 جۆری خەرجی خۆی دەرس بکە جارێک پێیە بچۆرەوە جارێکی تر پێیە بچۆرەوە جارێکی تر پێیە بچۆرەوە هەر جارێک بتوانی بەشێکی لێ تەرکەی بە ئامانج بە دیاریکردن بە دواخستنی خواستەکانی خۆت بۆ ئەوەی نزیکی کەیتەوە لە داهاتەکەت
چونکە ئەمە هەنگاوی یەکەمە لە ئاستی نەتەوەی گرتووەکانە بۆ پشتیوانیکردنی پرۆژەی بچووک بۆ تەمویل و داراکردنی تەمویلکردنی خەڵک بە پارە، یعنی لە 2006ەوە بۆ 2018 بە بەردەوامی پێداچوونەوەیان نەکردبوو لە تەمویلی مەشاریعی سەغیرەیە. دوایی کە پێداچوونەوەیان کرد سەیریان کرد لە ساڵ 85 ئەوانەی تەمویل کراون شکستیان هێناوە. بۆچی شکستی هێناوە؟ چونکە کابرا خواستی ئەوەی بووە هەر پارەیە بێتە دەسی بیخۆ. ئێستا 1000 ڕێگای شەرعیش و ناشەرعیە گرینت بەر بۆ ئەوەی پارەیەک بێتە دەستمان بیخۆین بێینەوە بە قەرزە، بەڵام کەم وارێکەوێ ڕێگایەک دوان دە ڕێگای شەرعی بگرینە بەر بۆی پارەیەک بێتە دەستمان و وەبەرهێنانی پێ بکەین، کە ئەمە جیاوازیە گەورەکەی نێوان هەژار و دەوڵەمەندە بە شێوەیەکی گشتی. خاڵێکی تر مەوزوعی حاڵەتی کتوپڕ، قەیرانی دارایی کتوپڕ لەوانەیە خێزانێک جەنابتان ئەزانن ئەوەی کە لە سووریا ئەوەی کە لە تورکیا ڕوویدا حاڵەتێک بوو لە 60 چرکەیە بۆ 90 ساڵی تەمەن لە ڕووی لە ناوچوونی خەڵک و داڕوخانی باڵەخانە و کۆتایی بە ژیان هاتن. یعنی ئەمە کارەساتێکی کەم نەبوو لەسەر ئاستی ژیانی خەڵک. لە ملیۆنلەریەوە تا گیرفان بەتاڵ هەمووی خستە ناو خێمەوە ئەوەی کە ماوەتەوە. کەواتە ئەبێ ئینسان بۆ حاڵەتی تەواریئی خۆی شتێکی هەبێ. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ رحم الله امرأ اكتسب طيبا وأنفق قصدا وقدم زادا ليوم فقره أو حاجته. يعني ئەبێ پایاکردنێکی حەڵاڵ خەرجیەک بەدەست پێوە گریەوە دانانی بڕێکیش بۆ ڕۆژی پێویستی و قەرزاری بۆ دانەوەی حەژاری دەستەبەرکردن. کەواتە ئەم حساباتانە مهمە کە ئێمە چۆن بتوانین هەنگاوی لەسەر بنین، چۆن بتوانین لەگەڵیا ڕوبەڕوو ببینەوە. ئەوەی کە لێرەیە من بیکەمە دوایین قسە، یعنی ڕوون و ڕێکی لە ناو ئەندامانی خێزانە، دروستکردنی خەون و خەیاڵی گەورە نەبۆ خۆمان بە گیرفانی بەتاڵ، نەبۆ خێزان، نەبۆ مناڵەکانیش. ئەبێ مناڵەکانمان ئاستی گوزەرانی ئێمە بزانن. یعنی برادری قسەی جوانی کردوتی من مناڵی ئامۆزاکەم بۆ یەکەم جار عینەکی چاوی کڕی. هاوڕێی مناڵەکەی من بووتی باوکە فڵان کەس عینەکی کڕیوە، منش ئەیکڕم. وتم باشە ئەوە 5000 بڕۆ بیکڕە. دوایی وتی چووە پێشەوە پاسکیلی کڕی، پاسکیلیشمان کڕی، بەڵام چوو هەنگاوێکی سێهەمینە ئێمە شۆک بووین، نەمانتوانی بە $1000 شتێک بکڕین بۆ مناڵەکەمان. وتی مەجبور دانیشتین مسارحەی مناڵەکەمان کردوتمان کاکە ئەوان ماشاءالله پارەیان زۆرە، داهاتیان زۆرە، بەڵام ئێمە ئەگەر پارە بدەین بەم شتانە پارەمان کەمە بێتەوە، لەوێ پێویستیەکانمان لەمەیە پێویستیەکانمان ناتوانین جێبەجێ بکەین. کەواتە مسارحەی خێزان ڕێک و ڕوونی لەگەڵ یەکترا یارمەتی دەرمان ئەبێت لەوەی کە هەنگاوی هەڵە نەنێ. و بێگومان خێزان وەکوتم ئێستا لە میسرە، یعنی کە بەداخەوە 30% دانیشتوان خێزانەکانی میسر پێیانەوترێ فەقر المدقع، یعنی هەژاری صفر داهات. 30%ش لە لێواری هەژاریە، ئەمە 60%. ساڵانە 275,000 خێزان لە یەک جیابنەوە. ئەم ڕێژەیە ڕێژەیەکی مەترسیدارە. لەسەر ئاستی ئەمریکا یعنی مایە پوچی و قەیران و کێشەی دارایی هۆکارە بۆ لە یەکترازانی خێزانی. بۆیە زۆر گرنگە کە بۆ ئارامی خێزان، بۆ خۆشبەختی خێزان بتوانین پارە بکەینە ئامرازێک بۆ ئەوەی کە خواستەکانی خۆمان جێبەجێ بکەین و پلانێکمان هەبێت بتوانین لانی کەم لە سەرەتایە قەرزەکانمان ڕێککەینەوە. ئەوانەی کە قەرزارین، ئەوانەی کە قەرزار نین 5% داهاتەکانمان بە تەدریج تا 20% بخەینەوە بەرهێنانەوە. ئەگەر تۆ 20% خەرجیەکانی خۆت لە وەبەرهێنان وەربگریتەوە، 80% سەرچاوەی داهاتەکەی خۆت بێ، کەسبی مانگانە و ساڵانە و ڕۆژانەی خۆت بێ،
ئەتوانی باڵانسی خێزانەکەت ڕابگری. ئامان لەم قسانەی من ئەوە نییە ئێمە دەوڵەمەند ببین، بەڵام دەوڵەمەندی شتێکی باشە، بەڵکو ئامانجەوەیە کە ئێمە بتوانین هەموو ڕۆژێک کێشەی داراییمان نەبێت، چونکە کێشەی دارایی سەر کێشێت بۆ چەندین کێشەی تر. لە ئەم سەردەمەی ئەمڕۆیە بەڕاستی سەردەمێکە ئاڵۆزە، خەرجیەکان زۆر و لە ژمارە نەهاتوون، پێویستمان بە خۆکۆکردنەوە، بە بەرنامەڕێژی، بە ئاگاهیەکی زۆر هەیە. و لە سەروی هەموو ئەمانەشەوە ئێمە لە ڕووی دنیابینی موسڵمانانە و دیندارانەی خۆمانەوە زۆر گرنگە کە بەهای پارە بزانین، کە ناز و نیعمەت، ماڵی دارایی نیعمەتێکە خوددا پێی بەخشیوین، ئەوێ قەدری بزانین و ڕێزی بزانین، وەکەوەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ نعم المال الصالح للرجل الصالح. بێگومان کەسێکی باش پارەیەکی باشی هەبێ ئەتوانێ باشتر و چاکتر ژیانی خۆی ڕێک و پێک بکا و خزمەتی زۆرتریش بکات. ئەبێ ئێمە لە ڕووی داراییە کەسب و ئینفاق و سەدەقە استراتیژی گەورەمان بێت، بەڵام سەرچاوەی ئینفاق و سەدەقەمان بریتیە لە کەسبمان، ئەگەر کەسبت نەبێ ئەویشت نابێت. والسلام عليكم ورحمة الله وبركاته. سپاس بۆ گوێگرتن و داوای لێبوردنەکەین لە ماندووکردنتان. وعليكم السلام ورحمة الله. زۆر دەستخۆشیمان هەیە بۆ بەڕێز دکتۆر ئەبوبەکر پێنجێنی. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه ومن والاه. وێڕایی بەخێراتنی بەڕێستان و دەستخۆشیم لە مامۆستا نەرمین بۆ بەردەوامبوونی لەسەر ئەم پرۆژەی یان پرۆسەی خێزانسازی کە کۆمەڵە تەوەری زۆر جوان و گرنگی لە خۆگرت، و دەستخۆشیم هەیە بۆ جەنابی دکتۆر کە کۆمەڵە بابەتی زۆر گرنگی دارایی خێزانی باس کرد. من ئەمڕۆ بابەتەکەی من لە ژێر ناونیشانی تێڕوانینی ئاین و کەلتور بۆ پرسی خێزانیە. أعوذ بالله من الشيطان الرجيم. وقلنا يا آدم اسكن أنت وزوجك الجنة وكلا منها رغدا حيث شئتما ولا تقربا هذه الشجرة فتكونا من الظالمين فأزلهما الشيطان عنها فأخرجهما مما كانا فيه وقلنا اهبطوا بعضكم لبعض عدو ولكم في الأرض مستقر ومتاع إلى حين فتلقى آدم من ربه كلمات فتاب عليه إنه هو التواب الرحيم قلنا اهبطوا منها جميعا فإما يأتينكم مني هدى فمن تبع هداي فلا خوف عليهم ولا هم يحزنون. بەڕێزان و خۆشەویستان، خێزان لە ئیسلامدا دەکرێت تەشبیهی کەین بە شەریکە و کۆمپانیایەکە دامەزرێنەرەکەی پیا و ئافرەتێکە، پیا و ژنە، بەڵام پیا و سەرپەرشتیکار و هەڵسۆڕێنەر و دامەزرێنەری ئەو کۆمپانیایە. بۆچی؟ لەبەرەوەی پیا و خاوەنی هەنگاوی یەکەمی دامەزراندنی شەریکەکەیە، دووەمیان پیا و خاوەنی دەروونێکە کە کەمتر هەڵچوون و ئاڵوگۆڕی کتوپەڕی بەسەردادێ، سێمیان پیا و دابینکەری بژێوی سەرەکی خێزانە. هەمومان باش دەزانین لە ڕواگەی ئەو ئاەتەی سەرەتا باسم کرد، یەکەم خێزان لە بەهەشتەوە دەستی پێکرد. دامەزراندنی یەکەم خێزان کە دروست بوو لە بەهەشتەوە دەستی پێکرد، کە پێکاتە بوو لە باوکە ئادەم و دایکە حەوا. لە دنیاش خێزان، لە دنیاش بەهەشت لە ژێرپێی دایکدایە و لە دەرگای باوکیشەوە دەڕۆنەوە بەهەشت. کەواتە ئەوەی کە گرنگە ئەوەیە کە خێزان بە تایبەتی باوک و دایک کە سەرپەرشتیکاری خێزان و ئەرکی باوک قورسترە، پێویستە بەردەوام ئاگایان لە خێزان و خانەوادە بێ کە ڕێگایەک نەگرنە بەر ڕێگای بەهەشتیان لێون بێ. وەکو خوای گەورە دەفەرمێ يا أيها الذين آمنوا قوا أنفسكم وأهليكم نارا. وتمان بەهەشت لە ژێر پێی دایکەوە دەست پێ دەکا و لە دەرگای باوکیشەوە
چون و ژێرەوە بۆ بەهەش دەست پێ دەکاتەوە. ئەوە تا پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام گەنجێک 3 جاران لە پێشەوە لە لای ڕاستەوە لە لای چەپەوە دەچێت بۆ لای داوای لێ دەکات لەگەڵیدا بڕوا بۆ جەنگ و غەزا، بەڵام پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ڕێگەی پێنادا، دەفەرمێ بڕۆ کێل لەگەڵدایە لە ماڵەوە، دەڵێت تەنها دایکێکی بە ساڵدا چووم هەیە، تەنها دایکم لەگەڵدایە. لە وەڵامدا پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام مۆڵەتی نادا دایکە بە تەمەنەکەی بەجێ بێڵێ بڕوە بەشداری جەنگ و جیهاد و غەزا بکە، دەفەرمێ ئیلزەم ریجلەها فەثەممە الجەنە، بڕۆ خزمەتی دایکت بکە، هاوکاری دایکت بە، ئیلزەم ریجلەها فەثەممە الجەنە. بۆیە ئەوەی کە دەگوترێ ئەلجەنەت تەحتە ئەقدامی الئومەهات شەرحی ئەم فەرمودەیە. دووەمیش باوک یەکێک لە دەرگاکانی بەهەشت کە ناوەڕاستی دەرگاکانی بەهەشتە دەرگای باوکە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەرمودەکە صحیحە، دەفەرمێ الوالد ئەوسەط ئەبواب الجەنە فإن شئت فأضع ذلك الباب أو احفظه. ئەگەر حەزت لێیە دەرگای باوک لە دەستی بدە، حەزش لێ بیپارێزە، کەواتە بەهەشت لە ژێر پەیدایکەوە دەست پێ دەکا و لە دەرگای باوکیشەوە دەڕواتە ژوورەوە. بۆیە بەڕێزان ئەو ئاەتەی کە سەرەتا خوێندمەوە لە سوورەتی بەقەرە کۆمەڵێ بنەمای زۆر گەورە و گرنگ لە خۆی دەگرێ. ئەگەر هەر کامێک لە ئێمە لە ژیانی خێزانیماندا ئەو بنەمایانە جێبەجێ بکەین، بەڕاستی لە زۆر لە کێشە و گرفتە خێزانەکان پارێزراو دەبین. کە ئەو یاسایش پێی دەگوترێ دەتوانین ناوی لێ بنێن، یان وەکو هەندێک لە زانایان ناوێن لە ناوە یاسای درەختەکە، کە ئەو یاسایە یاسای درەختەکە یەکەم یاسای پەروەردەی خێزانیە. یەکەم چیرۆکە باس کراوە لە سەرەتای درێژترین سوورەتی قورئاندا کە سوورەتی بەقەرەیە، یاسای درەختەکە. دواتر یەکەم چیرۆکە ڕووی دابێت لە ژیانی مرۆڤایەتیدا، یەکەم ڕووداوی خێزانیە لە هەموو جیهاندا، یەکەم چالاکی کۆمەڵایەتیە کە ژن و مێرد تێیدا بەشدارن، یەکەم یاسای ڕاهێنانی پەروەردەیی مرۆڤە بۆ هەڵگرتنی بەرپرسیارەتی لەسەر زەوی. کەواتە ئەو یاسایە ئەگەر هەر کامێک لە ئێمە خی گەورە ئەم یاسای درەختی لە قورئاندا لە درێژترین سوورەتی قورئاندا بۆ باس کردوین بۆ ئەوەی ئێمە لە ژیانی خێزانیماندا و لە پەروەردەی خێزانی و منداڵەکانماندا سەیری بکەین. بۆ نمونە ئەم یاسای درەختەیە دە قاعیدە و بنەمای زۆر گەورە و گرنگی پەروەردەیی لە خۆی گرتووە کە بەڕاستی خێزانەکانمان لە کۆمەڵی کێشە و گرفت دەپارێزێ، و ئەگەر کێشە و گرفتەکان هاتنە پێش پێمان دەڵێ چۆن مامەڵە لەگەڵ کێشەکاندا بکەین و چۆن مامەڵە لەگەڵ هەڵەکاندا بکەین. یەکەم بنەمە شەفافیت لە فەرمان و ئاراستەکردندا. پێویستە دایک و باوک یان پێویستە پیا و لەگەڵ خێزانیدا زۆر شەفاف و کراوە بێ. ئەو شتەی فەرمانی پێدەکا بە خێزانی یان خێزان بە منداڵەکانی یان دایک و باوک بە منداڵەکانی پێویستە لەو پەڕی ڕوونی و ئاشکراییدا بێ. ئەوە تاخوای گەورە دەفەرمێ وقلنا يا آدم اسكن أنت وزوجك الجنة وكلا منها رغدا حيث شئتما. لهمو بهشت آزادا لهر دارو درختك دخون آزادا بلام ولا تقرب هذه الشجرة. تنها نزيك أم درختي مكون بيامكي زوزو رونا تو آزادي ليرة لبناو بهشتا تنها ليقدر بودنيا دستي بوبي. پێویستە ئێمەش لە ژیانی خێزانیماندا پەیامەکانمان فەرمانەکانمان زۆر شەفاف ڕوون ئاشکرا بن، لێڵی لە فەرمان و تەوجیه و ئاراستەکانماندا زۆر جار کێشەی خێزانیمان بۆ دروست دەکات. دووەمیان پێدانی بەدیل لە کاتی ڕێگرتندا. بۆ نمونە تۆت بە خێزانت دەڵێ نابێ میکیات بکەی، بەڵام دەبێت کۆمەڵی بەدیلی پێ بڵێ بۆ تێ خەنە بەکاربێنی، بۆ تێ کە کاتێک لە ماڵی لە دەرەوەنی وا بەکاربێنی، یا منداڵ کاتێک تۆ بە منداڵەکەت دەڵێ نابێ پۆپجی بکەی، بۆ نمونە نابێ ئەو جۆرە یاریانە بەکاربێنی، بەڵام دەبێت کۆمەڵی بەدیلی بۆ دانەی. هەر کاتێک دایک و باوک ڕێگریان لە منداڵەکانیان کرد یا پیا و ڕێگری لە خێزانی کرد بەبێ بەدیل، ئەمە پێچەوانەی یاسایی درەختە. بۆیە خوای گەورە دەفەرمێ چی؟ وەکولا منها ڕەغەدا حەیث شئتما. بەس نزیکی ئەم درەختەیە مەبنەوە، بەڵام وكلا منها رغدا حيث شئتما. لهمو بهشت آزادن أو هزاران وملايين درختو داري ببريل تيدايا لهمويان آزادن. كواتا توكاتك ريقري لخزاند لمن دالكت دكي بو يكشت دبي لبرانبر دا لايني كم چوار بديلي بوداني لايني كم بوچي بو اوي كاتك تو ريقري لشتك لي دكي بزانه چي دكات اگرنا كيشا بو خزان من دروز دبي. سيميان لبنما كان ياساي درختك بريتيلا
گفتوگۆی هێمنانە لە کاتی هەڵەکردندا کاتێک خێزانمان کاتێک منداڵەکانمان هەڵە دەکەن پێویستە یەکێک لە بنەماکانی یاسای درەختەکە گفتوگۆیەکی هێمنانەیە نابێ ئێمە زبری توندی عنف و توندی تیژی بەکاربێنین بۆ چارەسەری هەڵەکانی خێزانمان ئەوە تا خوای گەورە زۆر بەڕوونی پێمان دەفەرمێ وەناداهما ڕەبوهما نیدا و بانکردن منطەلەقێکی نەرمونیانیە ئەلەم ئەنهەکوما عن تلكما الشجرة وأقول لكما إن الشيطان لكما عدو مبين خواي گەورە بانگی ئادەم و حەوا دەکا دەفەرمێ ئایا من پێم ڕانەگەیاندن کە نزیکی ئەم درەختەیە ئەم دارەیە نەبنەوە و پێشم نەگوتن کە شەیطان دوژمنێکی سەرسەختی ئێوەیە ئەم حیوار و گفتوگۆ نەرمەیە خواي گەورە خالیق و بەدیهێنەرە بەڵام لەگەڵ ئادەم و حەوا لەگەڵ دایک و لەگەڵ ژن و مێردێک لەگەڵ خێزانێکدا چۆن حیوار دەکا ئەگەر خوا خالیقێک بەم شێوازە حیوارکە دەبێت دایک و باوک لەگەڵ یەکتردا نەرمترین حیواریان هەبێ و لەگەڵ منداڵەکانیشیاندا ناسکترین حیوار و گفتوگۆیان هەبێ نەک حیوار و گفتوگۆ سەرکێشێ بۆ توند و تیژی بنەمایەکی دی دەرفەتدان بۆ پەشیمان بوونەوە عوزر هێنانەوە کاتێک خێزان منداڵ لە ناو خێزاندا ئەندامێکی خێزان هەڵەیەک دەکا هەمومان هەڵە دەکەین کول بەنی ئادەمە خەتاون بەڵام دەبێت دەرفەت دەین بە کوڕکچەکانمان دەرفەت دەین بە خێزانمان دەرفەت دەین بە ئافرەتەکان هاوسەرەکان بە مێردەکانیان بۆەوەی واز لە هەڵەکە بێنن و دەرفەتیان پێ بدەن بۆی عوزر بێننەوە ئەوە تا خوای گەورە بۆمان باس دەکا قالا ربنا ظلمنا أنفسنا خوای گەورە دەرفەتی بە ئادەم و حەوادا کاتێک لە دارەکەیان خوارد بە قسەی شێطان وەسوەسەی شێطان کاری تێکردن پیلان و موئامەرە و ریکلامی شێطان کاریگەری لەسەر دروستکردن بەڵام خوای گەورە دەرفەتی پێدان دەفەرمێ وتيان ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين أم درفت بيداني خوا بآدم وحوا وايكر كا پشیمان بنەوە لەو هەڵەی کە کردویانە و دەستبردنیان بۆ دارەکە و هەروەها بنەمایەکی دی گوێگرتن و قبولکردنی عوزرەکانیان کاتێک تۆ خێزانت هاوسەرەکەت منداڵەکەت کوڕەکەت کچەکەت هەڵەیەک دەکا دواتر دەڵێ بۆیەوە ئەو هەڵەیەم کرد باوکە نەمزانی داکێکیان نەمزانی لەبەر ئەوە کردم نەمزانی ئەوە نەتیجەی وا دەبێت دایک و باوک عوزر و بیانووی منداڵەکانیان وەربگرن دەبێت پیا و عوزر لە خێزانەکەی قبولکە و خێزانیش عوزر و بیانووی مێردەکەی قبولکە کاتێک لە ناو خێزاندا بیانووی یەکتر وەرناگیرێ بەڕاستیەوە کێشە و گرفتی زۆر گەورە سەر هەڵدەداوە تا خوای گەورە دەفەرمێ فتلقى آدم من ربه كلمات فتاب عليه إنه هو التواب الرحيم خوای گەورە بۆ خۆی کۆمەڵێک کەلیمەی فێری ئادەم کرد کە بەو کەلیمانە داوای لێبوردن کە عوزر بێنێتەوە خوای گەورە تەوبەکەشی لێوەرگرت شەشەمیان لە بنەماکانی یاسای درەختەکە زانینی هۆکارەکانی بێگوێیی و هەڵەکانە ناکرێ باوک دایک کاتێک پیا و دەبینێ خێزانی هەڵە دەکا ژن دەبینێ مێردەکەی هەڵەیەک دەکا کاتێک باوک و دایک دەزانن منداڵەکان هەڵەیەک دەکا ناکرێ یعنی هۆکاری هەڵەکەی نەزاندرێ دەبێ هەوڵ بدرێ هۆکارەکەی بزاندرێ بۆچی بۆ جارێکە و هەڵەیە دووبارە نەبێتەوە تا خوای گەورە دەفەرمێ فأزلهما الشيطان عنها فأخرجهما مما كان فيه هۆکاری سەرەکی هەڵەکردنی ئادەم و حەوا چی بوو خلیسکانیان بوو بەهۆی وەسوەسەی شێطانیەوە شێطان فێڵی لێکردن کەواتە کاتێک ئێمەش لە ناو خێزانماندا هەڵەیەک ڕوودەدا پێویستە بەوردی هۆکاری سەرەکی هەڵەکە بزانین بۆ ئەوەی بنبڕی بکەین خاڵێکی دی کاتێک هەڵەش ڕوودەدا عوزریش قبول دەکەین دەشزانین هەڵەکە چییە سەرچاوەکەی هۆکارەکەی چییە پێویستە بەڕاستی دەرسێکیش وانەیەکی تەدریب وانەیەکی تەئدیب بە خێزانمان بە منداڵەکانمان بڵین بۆ جاری کە نزیکە هەڵێ نەبێتەوە نەک تەنها چاوی لێ بنوقێنین ئەوە تا خوای گەورە دەفەرمێ وقلنا اهبطوا بعضكم لبعض عدو ولكم في الأرض مستقر ومتاع إلى حين خوای گەورە دەرسێکی پێدادان زلەیەکی مهرەبانی پێڕاگەاندن کە ئێوە مادام لە بەهەشت لە درەختەکەتان خوارد بۆتان نییە چی دیکە جارێ لە بەهەشت بێنەوە دەتوانن بگەڕێنەوە بەڵام جارێنە دەرفەتێکتان پێ دەدەم بڕونە سەرزەوی معرەکەیەک دەست پێ دەکات لە نێوە ئێوە و شەیطاندا بتان بەزێنێ نایەنەوە ئێرە شەیطانتان بەزاند دێنەوە بۆ بەهەشت کەواتە ئەوەش یەکێکە لە بنەماکان بنەمایەکی دی ئومێد پێدان و دیاریکردنی داهاتوویان دەبێت کاتێک خێزانمان منداڵێکمان هەڵەیەک دەکا
بەڕاستی نابێت تووشی تەشاؤم و ڕەشبینی بکەین، بەڵکو پێویستە ئومێد و هیوای باشیان پێ بدەین. خەچ دەکات سوارتانەک لێ نابێت بە سوار، هەمومان هەڵە دەکەین، هەمومان ئینسانین، دەخلیسکەین، دەگلین، بەڵام ئەگەر تۆ ئازابی، ئەگەر تۆ بوێربی، خاوەن ئیرادەبی، عەقڵ و حیکمەت بەکاربێنی، مەشوەرەت و پرسۆڕا بکەی، جارێکی دی بەڕاستی تووشی ئەو هەڵێ نابی و بەڵکو ئایندێکی ڕوونتر و گەشتر دەبێت. وەتا خوای گەورە دەفەرمێ وقل اهبطوا بعضكم لبعض عدو ولكم في الأرض مستقر ومتاع إلى حين. بەڵام ئێوە کارفڕێ دەدەمە سەرزەوی، ئێوە لە سەرزەوی جێگیر دەبن، لەوێ تام و چێژ وەردەگرن، لەوێ شتی باشتان بۆ دابین دەکەم. وەکو جەنابی دوکتەر باسی کرد، کۆمەڵێک وەسایل و کەرەستەی بژێوی و ڕزق و ڕۆزیتان بۆ دابین دەکەم، بەڵام هەوڵ و ماندووبوون لەسەر ئێوەیە. خاڵێکی دی لە بنەماکانی یاسای دەرەختەکە شارەزاکردنیان بە مامەڵە لەگەڵ پروپاگەندەدا. بەڕاستی ئێمە کاتێک دەزانین خێزانمان، خانەوادەمان، هاوسەران، منداڵەکانمان لەژێر کاریگەری پروپاگەندە بە تایبەتی تەکنۆلۆژیای ئەمڕۆ سۆشیال میدیا بە تایبەتتر تەماشا دەکەین زۆر جاران کوڕ و کچەکانمان دەخلیسکێن، کەلتوری وڵاتێکی دیکە بەکاردێنن، بەڵام دوایی کەسایەتی خۆیان لە دەست دەدەن. پێویستە شارەزایان بکەین لە چی؟ لەو شتانەی کە کەسەکان خێزان دەخلیسکردنەوە. تا خوای گەورە دەفەرمێ فوسوس إليه الشيطان قال يا آدم هل أدلك على شجرة الخلد وملك لا يبلى فأكلا منها فبدت لهما سوآتهما. شيطان وسوسەی بۆ کردن دەبێت منداڵەکانمان خێزانمان شارەزا بکەین. ئەو پرۆپاگەندەیەی کە شێطان کردی وای کرد ئادەم و حەوای ڕوت کردەوە، بەرگ و پۆشتەی لەبەردار نین، بەرگ و پۆشتەی فأكلا منها فبدت لهما سوآتهما. ئەو شوێنەی کە هەموو پیا و ژنێک حەز بە داپۆشینی دەکا ڕوتی کردنەوە شێطان. کەواتە شارەزاکردنی خێزان و خانەوادەش لەو شتانەی ئینسان تووشی هەڵە دەکا و ئەو پروپاگەندانەی ئینسان بە هەڵەدا دەبا پێویستە لێیان شارەزا بکەین. کۆتا بنەما کە لە یاسای درێختەکە پێمان دەڵێ خۆناسین و سوودوەرگتن لە ئەزمونەکان. بەڕاستی خۆناسین زۆر گرنگە، نابێ پیا و پێی وابێ مەلایکەتێکە، نابێ ئافرەتیش پێی وابێ فریشتەیەکە. پیا و ئافرەت هاوسەرەکان هەردووکیان ئینسانن، هەمومان ئینسانین، هەڵە دەکەین، بەڵام گرنگیوە لەسەر هەڵە بەردەوام نەبین، وەدان بە هەڵەکانی خۆمان دابینین و عزر و بیانی بۆ یەکتر بێنینەوە. تا خوای گەورە دەفەرمێ وقاسمهما إني لكما لمن الناصحين. شێطان سوێندی خوارد بۆ ئادەم و حەوا. ئادەم و حەواش یەکەم جاریان بوو دوو کەسێک سوێند بخوا بە ذاتی ئەڵڵاو درۆ بکە. کەواتە ئەتۆ دەبزانی خەڵکێک سوێن دەخوا، تەلاقیش دەخوا، شتی زۆر گەورەش دەڵێ، وعدی زۆر گەورەش دەدا، بەڵام نایباتە سەر. پێویستە خۆمان بناسین ئینسان زۆر کەسێ سوێندی زۆر دەخوا، بە سوێند بڕوا مەکە. بۆیە ئیمامی عومەر قسێکی زۆر جوانی هەیە لەسەر خودناسی، دەڵێ فڵان کەس چۆنە؟ وەڵا بەخوا پیاوێکی زۆر باشە، بەخوا ئافرەتێکی زۆر باشە. دەڵێ سەفەرت لەگەڵ کردووە نەخێر، دراوسێتی لەگەڵ کردووە نەخێر، ئیش و کار و بازرگانی لەگەڵ کردووە نایناسی. کەواتە بەڕاستی خۆناسین زۆر گرنگە. پێویستە پیا و ژن، دایک و باوک منداڵەکانیان بناسن، خۆیان بناسن بۆەوەی بەڕاستی منداڵەکانمان پارێزرا بوون. بۆیە دەفەرمێ قالا ربنا ظلمنا أنفسنا. ئینسان زوڵم لە خۆی دەکات، زۆر جار کە خۆت ناسی دەزانی بە هەڵەدا دەسی زوڵم لە خۆت دەکەی، بەڵام پێویستە بەردەوام نەبین. یان جاری وا ئینسان وعد و بەڵێنیش دەدا، وەکو دەفەرمێ ولقد عهدنا إلى آدم من قبل فنسي. ئینسان لەبیر چوونەوەی هەیە. کەواتە کە خۆمان ناسی، کە تۆ مێردەکەت ناسی، خێزانی خۆت ناسی، منداڵەکانت ناسی، سوێن دەخوا و نایباتە سەر، وعد دەدا و جێبەجێی ناکا، لە بیری دەچێتەوە. ئەو خۆناسین و یەکتر ناسینە یەکێکە لەو بنەما گرنگانەی بەڕاستی خێزانمان دەپارێزێت. کەواتە پێویستە بەڕێزان یاسای درەختەکە بەکاربێنین بۆچی؟ بۆ پەروەردەی خۆمان و خانەوادە و خێزانمان، پێگەاندن و پێروەردەکردنی ڕۆڵەکانمان. بۆیە هەرگیز و هەرگیز نابێ پێش ڕێنمایی و فێرکردن منداڵەکانمان سزا بدەین، بەڵکو پێویستە ڕێگەیان پێ بدەین ئازادانە ڕای خۆیان بڵێن، پاشان جوان گوێ لە بیان و عوزرەکانیان بگرین، دەبێ عوزرەکانیشان بە هەند وەربگرین. هەرگیز و هەرگیز نابێت لەگەڵ ئەمانەدا تووڕەیی و ڕق و کینە و هەڵچوون و هەڵەشەیی بەکاربێنین لەگەڵیاندا. خێزان بەڕێزان، خێزان پێگەی خێزان زۆر زۆر گەورەیە. تەماشا دەکەین لە قورئان و سونەتدا دوای مەقامی خوای گەورە، دوای عیبادەت و بەندایەتی بۆ خوا، گەورەترین پێگە بۆ خێزانە. خوا دەفەرمێ واعبدوا الله ولا تشركوا به شيئا وبالوالدين إحسانا. والدين رمزی خێزانن. لە دوای خوا گەورەترین شت لە ناو کۆمەڵگا و بەشەرێتدا خێزان زۆر گەورەیە. کەواتە پێکەی خێزان پێگەیەکی زۆر گرنگە ئەگەر بتوانێ
پارێزگاری لەو شتانە بکە کە پێویستە لەسەری بیان پارێزێ. پاشان ئازاردانی خێزان یەکێکە لە تاوانە هەرە گەورەکان. بەڕاستی کاتێک کەسێک خێزانێک ئەزیەت دەدا، دایکێتی باوکێتی ئازاری دەدا، ئازاردانی سەرەکانی خێزانی یەکێکە لە تاوانە هەرە گەورەکان. لە هەندێک فەرموودە بە مهلیکات وەصف کراوە، ئەکبەر الکەبائر یا مهلیکات. دەفەرمێ کە پێغەمبەر عەلەیهی الصەلاة وەسەلام دەفەرمێ ألا أنبئكم بأكبر الكبائر قلنا بلى يا رسول الله قال الإشراك بالله دوای شەریک بڕیادان بۆ خوا کە گەورەترین تاوانە. دەفەرمێ وعقوق الوالدين ئازاردانی سەرانی خێزانە. بۆیە ئازاردانی خێزان زۆر خەتەرناک. هەتا لە ئاەتێکدا دەفەرمێ نابێ بە کەلیمەیەکیش ولا تقل لهما ئوفین، نابێ بە وشەیەکیش کەس موسڵمان ئەولاد کوڕ و کچەکان دایک و باوکیان ئازار پێ بگێنن. دروستکردنی خێزان ڕێگەیە کە بە دەوڵەمەند بوون. جەنابی دکتۆر زۆر بەوردی باسی کرد. خوای گەورە دەفەرمێ وأنكحوا الأيام منكم والصالحين من عبادكم وإمائكم إن يكونوا فقراء يغنيهم الله من فضله والله واسع عليم. يعني پیغمبر عليه الصلاة والسلام دەفەرمێ ثلاثة حق على الله عونهم، یەکێک لەوانە والناكح الذي يريد العفاف ئەو کەسەی ئەو گەنجەی بەتەمایە داوێن پاکی خۆی بپارێزێ ئیلا خوای گەورە ماڵ و ڕزقی حەڵاڵی پێدەدات. دروستکردنی خێزان ڕێگەیەکە بۆ ئیمان، بۆ نیوەی ئیمان. هەر کەسێک هەر کوڕ و کچێک بڕواتە ژیانی خێزانیەوە لە سەدا سەد نیوەی ئیمانی مسۆگەرە. وەکو پێغەمبەر عەلەیهی الصەلاة وەسەلام دەفەرمێ من رزقه الله امرأة صالحة فقد أعانه على شطر دينه فليتق الله في الشطر الثاني. دروستکردنی خێزان ڕێگەیەکە بۆ گەورەی لای خوا. هەر کەسێک بڕواتە ژیانی خێزانیەوە مەقامی لای خوا بەرزترە. سعیدی کوڕی جوبەیری دەفەرمێ کە لە صحیح بوخاری هاتووە دەفەرمێ ابن عباس پێی گوتم خێزانداری خێزانت پێکەوە ناوە ژنت خواستووە؟ قلت لا، وتم ناوەڵە تاسا هەڕەبەنم خێزانم پێکەوە نەهێناوە هاوسەرم نییە. قال فتزوج، بڕۆ خێزان تا زووە خێزان پێک بێنە، تا زووە ژن بێنە. فإن خير هذه الأمة أكثرها نساء. باشترینی ئومەتی پێغەمبەر عەلەیهی الصەلاة وەسەلام ئەو ئومەتەیە زۆرترین ئافرەتی هەبێ. هەرچەندە هەندێک لە زانایان دەڵێن ئەو پیاوەیە زۆرترین خێزانی هەبێ، هەردوو معناکەی هەیە. بنچینەکانی مامەڵەی ژن و مێرد بەڕێزان لە قورئان و سونەتدا لە شەریعەتی ئیسلامدا لەسەر چەند بنچینەیەکی سەرەکی دادەمەزرێ. یەکسانی ژن و مێرد لە ماف و ئەرکدا، ژن و پیاو لە ماف و ئەرکدا لە شەریعەتی ئیسلامدا یەکسانە. وەکو خوای گەورە دەفەرمێ وەلەهن مثل الذي عليهن بالمعروف وللرجال عليهن درجة. پیاوان یەک دەرەجەیان لە ئافرەتان زیاترە. ئەو دەرەجەیەش خوا دەفەرمێ الرجال قوامون على النساء. پیاوان دەرەجەی قیوامیان هەیە بەسەر خێزانەکانیان بەهۆی دووشتەوە. بما فضل الله بعضهم على بعض. خوای گەورە هەندێک بەهرەی لە پیاواندا داناوە، ئەو بەهرانە ئەو قودرە و توانانە لە ئافرەتاندا نییە. بەهرەی پەیداکردنی بژێوی، بەهرەی ئیشوکاری دەرەکی، کۆمەڵە بەهرەی جەستەیی لە پیاودا هەیە لە ئافرەتدا نییە. وبما أنفقوا، وبهۆی ئەوەی کەوە لەسەر پیاو واجبە بژێوی ژیانی خێزانی دابین کە ئەم دوشتەیە دەرەجەی پیاو بەرز دەکاتەوە بەسەر خێزانیدا لە دنیادا، نەک لە قیامەتدا. چونکە لە قیامەتدا ئین ئەکرەمەکم عند الله ئەتقاکم، کەڕەم و ڕێز لای خوا بۆ قیامەت بە تەقوایە. بۆ یەک پیاو ئافرەت یەکسانن. خوا دەفەرمێ من عمل صالحا من ذكر أو أنثى وهو مؤمن فلنحيينه حياة طيبة. يعني پیغمبر عليه الصلاة والسلام دەفەرمێ ألا كلكم راع وكلكم مسؤول عن رعيته والرجل راع على أهل بيته وهو مسؤول عن رعيته والمرأة راعية على أهل بيت زوجها وولده وهي مسؤولة عنهم. پیاو ئافرەت ژن و مێرد هەردووکیان بەرپرسیارەتیان لە ئەستۆدایە، بەڵام واجبە لەسەر پیاو بژێوی ژیانی خێزانی دابین کە هەر پیاوێک هەوڵ نەدا بژێوی خێزانی دابین کە پیغمبر علیه الصلاة والسلام دەفەرمێ كفى بالمرء إثما أن يضيع من يقود. ئەوەندە گوناه و تاوانەی بەسە بۆ پیاوێک کە ڕئیس عایلەیە بەڵام بژێوی خێزانی دابین نەکاو لە دەستیدا. دووەمیان مامەڵەکردنی ژن و مێرد لەگەڵ یەکتردا لەسەر بنچینەی سەکەن مەوەدە ڕەحمە. هەر ژن و مێردێک هەر خێزانێک لەسەر ئەم سێ بنچینەیە دانەمەزرێت کە قورئان باسی دەکا، ئەو خێزانە بەردەوام کێشە و گرفتی ئاڵۆز بۆ خۆی دروست دەکا. هەر ژن و مێردێکیش لە سەرەتای ژیانیان لە قوڵایی دڵ و دەرونیانەوە یەکتریان خۆشنەوێ لە پیریدا قەت ڕەحم بە یەکتر ناکەن. بۆی هەر خێزانێک لە سەرەتای پێکەنانی ژیانی خێزانی و هاوسەریدا خۆشەویستی قەلبی لە بینیاندا نەبوو، ڕەحمەش نابێت لە کۆتایی تەمەنیاندا. سێمیان مامەڵەکردن لەگەڵ خێزاندا بە مەعروف. واجبە پیاو بە مەعروف مامەڵە لەگەڵ خێزانیدا بکە.
زیاتر ئەم فەرمانەیە بۆ هەردووکیانە بەڵام ئاراستەکەی زیاتر بۆ چووکە پیا و دەرەجەی قیوامەی بەدەستەوەیە یعنی ئەو مشرخۆری ناوخێزانە ئەو واجبە زیاتر ئەولاتر لەسەر ئەو پێویستە کەم مامەڵەی لەگەڵ خێزانیدا بە معروف کە خوای گەورەش دەفەرمێ وعاشروهن لێرە فەرمانەکە بۆ پیاوانە بالمعروف فإمساك بمعروف أو تسريح بإحسان دفرمي يا پیغمبر عليه الصلاة والسلام دفرمي خيركم لأهله وأنا خيركم لأهلي باشترين بياو يا باشترين خزانة وين لقل ميردكي يا باشترين بياو أو لقل خزانة كي باش بمن لهموتان لقل خزانة كانم دا باشترم چوارم مامەڵە کردن لەگەڵ یەکتردا لەسەر بنشینەی پاراستنی بەرژەوەندەکانی یەکتر دەبێت پیاو بەرژەوەندەکانی خێزانی بپارێزێ ژنیش بەرژەوەندەکانی مێردەکەی بپارێزێ قورآن پێمان دەفەرمێ خوا دەفەرمێ هن لباس لكم وأنتم لباس لهن خوای گەورە قاعیدەیەکی بۆ داناوین چۆن خێزان تۆکمە دەبێ چۆن خێزان بەیەکەوە دەبن چۆن خێزان بەختەوەر و ئاسوودە دەبێ کاتێک تعبیرێکی بۆ بەکارهێناوێن هەرچی عیلم و زانستە بەڕاستی لە بەرامبەریدا دەبێ چۆن دڵ سەری سوڕ بمێنێ ئەوە تا دەفەرمێ هن لباس لكم یەکەم جار لە ئافرەتانەوە دەست پێ دەکا ئافرەتان دەبێ بەرگ و پۆشتە بن دواتر دەفەرمێ وأنتم لباس لهن بۆچی خوای گەورە لیباسی بات کرد لیباس لە زمانی عەربی بەجلی ژێرەوە دەگوترێت ثەوب بەجلی سەرەوە دەگوترێت بۆچی خوای گەورە تشبیهی ژن و پیاو دەکا بۆ یەکتر بە لیباس بەجلی ژێرەوە ئەگەر ئێمە هەر بە کورتی سیرکەین هەندێک لە زانایان زیاد لە 30 خاڵیان هێناوە ئەگەر ئێمە هەر بە کورتی تەماشاکەین وەزیفەکانی لیباس ئەگەر هەر ژن و مێردێک وەزیفەکانی لیباس و جل جێبەجێ بکە بەڕاستی ئەو خێزانە بەردەوام لە بەختەوەریدا دەژی یەکەم وەزیفە سكن آرامي وآسودية يعني هن لباس لكم يعني هن سكن لكم تو يعني جلكات آسودت دكا كي هي جلك آزاري بيبجيني لبريدكا و دا بوشرة دا بوشي عيبا كانت دا بوشي دواتر نشاني جوانية كي حزدكا جلك لبركا خلق أي چند ناشيرنا هر كسيك جلك لبردكا بي و جل زور لي جوانا و بياوان بو خزانة كان بهما شوا یان نیشانەی تەواوکاریە هەمومان نەقس و کەموکڕیمان هەیە بەڵام بە پۆشتەیی نەقس و کەموکڕیەکەمان دەپارێزرێ بەڕاستی ئێمە پێویستمان بەجل هەیە ئێمە پێویستمان بەجل هەیە و چۆن ینی جلەکان بۆ ئێمەش ئەگەر ئێمەش نەبین جل چ دەکا جل و بەرێک هیچی پێ ناکرێت ئەگەر ئێمە نەبین کەواتە ئێمە هەردووکمان پێویستمان بە یەکتر هەیە بەڕاستی جلەکان مایەی فێنکردنەوە مایەی گەرمکردنەوەی ئێمن و هەروەها نزیکن لە ئێمە تەماشا دەکەی جل لە هەموو شتێک لە ئینسان نزیکترە کەواتە خێزان ژن و مێرد لە هەموو کەسێک زیاتر لە یەکتر نزیکن و جلەکان پێویستان بە ئێمە هەیە ئێمەش پێویستمان بە جلەکان هەیە پیا و پێویستی بە ژن هەیە ژنیش پێویستی بە خێزانی هەیە ژن و مێرد پێویستان بە یەکتر هەیە کەواتە بەڵام پێویستە ئەو جلێش کە دەیکەیتە بەر مقیاس و قیاسەکەی لەگەڵ تۆ گونجاو بێ هاو کوفی تۆ بێ یعنی ناکرێت کچێک شوبکە بە پیاوێک 5 ساڵ لە خۆی بەتەمەنتر بێ ناکرێت پیاوێک ژنێک بخوازێت 40 ساڵ لە خۆی منداڵتر بێ هاوکوفی بۆ ئاسوودەیی خێزان زۆر گرنگە و هەروەها پێویستە بەرپرسیارەتی هاو بەشیش لە بینیاندا هەبێ جل ئیشی خۆی بپارێزێ ئەتۆش ئیشەکانی خۆت بپارێزی کەواتە کاتێک ئێمە وەزیفەکانی لێباسمان جێبەجێ کرد بەڕاستی ئاسوودەیی خێزان دەپارێزین تەماشا دەکەی لە قورئاندا قۆناغەکانی لێکترازانیشی باس کردووە خێزان چۆن تۆکمە دەبێ خێزان چۆن ئاسوودە دەبێ ئەگەر خێزان بەرەو هەڵوەشانەوە بڕوە ئێمە یەکسەر خێزان هەڵوەشێنین ناخوای گەورە ڕێگامان پێنادا لە قورئان و سونەدا ڕێگەمان پێ نەدراوە بە یەک جار خێزان هەڵوەشێنین خێزانێک تۆ بەو هەموو قەواعید و بنەما و بنچینە و یاسانە ڕێکت خستووە قەت ڕێگات پێدراو نییە تۆ بە یەک جار خێزان هەڵوەشێنی بۆیە ئەگەر تەماشاکەین بە کورتی خوای گەورە 8 هەنگاوی سەرەکی بۆ داناوین لە قورئاندا کە ئەگەر هەر موسڵمانێک ئەم 8 هەنگاوە نەبڕێ گوناهبارە هەر موسڵمانێک ئەم 8 هەنگاوە نەبڕێ گوناهبار دەبێ پێچەوانەی سونەتی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام بۆ هەڵوەشانەوەی خێزان هەنگاوی یەکەم لە ئامۆژگاریەوە دەست پێ دەکا واللاتی تەخافون نشوزهن فعیضوهن هەنگاوی دووەم بە ڕۆیشتن لە جێگەدا وەهجروهن فی المەضاجع وەهجروهن فی المەضاجع یعنی لەسەر جێی خەوتن دەبێ پیاوەکە ڕووی وەرگێڕێ ئەوە کاتێک دەزانێ کاریگەری دەرونی لەسەر خێزانی هەیە بەڵام کاتێک دەزانێ کاریگەری نییە ئەوە شتێکی کەیە بەڵام تەبەن زانایان لەسەر ئەم ئاەتە سێ چوار خاڵی جوانیان باس کردووە یەکەم نابێ ئەو جیاکردنەوەیە لە شوێنی لەو ئیلا دەبێت لەو شوێنە بێ کە ژن و مێرد بێکەون لە ژوورێکدا دەبێت لەو شوێنەی بێ نابێت بچێتە ژووری منداڵەکان نابێت بێتە هۆڵ نابێت پیا و ژووری نووسن بەجێ بێڵێ دەبێت لە هەمان شوێن بێ
ئەوەی یەک دووەمیش نابێ هەجر و جێجیاکردنەوەکە لە بەرچاوی منداڵ بێ چونکە شەڕ و فەساد دروست دەبێت هەندێک منداڵ دەبنە تەڕەفی باوکیان هەندێکیان دەبنە تەڕەفی دایکیان بە هەمان شێوە نابێ هەجر و جیاکردنەوەی جێگاش لە بەردەم خەڵکی غەریب و ئاوارە بێ میوانت هەیە یەکسەر میوانەکەت پێ بزانێت کە تۆ لەگەڵ خێزانت ناخەوی چونکە کەسایەتی خێزانت دەشکێنێ هەنگاوی سێم لێدان هەندێک لە زانای سەردەم هاتون لێدانیان بە ئیزراب وەسفکرێ بەڵام بەڕاستی ینی تێڕوانینێکی پێچەوانەی قورئانە بەڵام ئەما پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ ما ئەکرەمەهن ئیلا کەریم وما ئەهانەهن ئیلا لەئیم ئەو پیاوانەی ڕێز لە خێزانیان دەگرن ئیلا خەڵکی کەریمن ئەوانەی ئیهانەیان دەکەن ئیلا خەڵکی لەئیمن لێدان بەڵام ئەم لێدانە خوای گەورە بۆ دایناوە تەماشا دەکەی کۆمەڵی خاڵی بۆ داناوە دەبێ ئەم لێدانە چ کاتێکە یەکەم دەبێت ئەو کەسە نیەتی خاوێن بێ لێدان بۆ تەئدیب بێ دەبێت بۆ ئیسلاح بێ نابێ بۆ تۆڵەکردنەوە و شکاندن بێ دووەم نابێ ئەو لێدانەیە لە خێزان هیچ شوێنێکی بریندارکە نابێ هیچ شوێنێکی بشکێنێ ئازار بە هیچ شوێنێکی بگێنێ و نابێ لە دەموچاویشدا بە هیچ جۆرەوە حەدیسی لەسەرە نابێ لە دەموچاویدا بە هیچ جۆر و دەبێ ئەو خێزانەی کاتێک مستحقی لێدان دەبێ کە دەبێ جەریمە و تاوانێکی ئەنجامدا بێ پێچەوانەی ئادابی گشتی و پێچەوانی ئەخلاقی گشتی بێ ئەگەر نەهار لەسەر شتێکی بەسیط شتێکی شکاندووە کەسەکە بچێ پەلاماریدا و لێبدا بەڕاستیەوە پێچەوانەی قورئانە ئەم سێ هەنگاوانە کە باسماکردن کاتێکە کە خێزان ناشیزە بێ ینی بێگوێیەکە لە لای تەڕەفی خێزان بێ ئەی ئەگەر پیاوەکە ناشیز بێ نوشوزەکە لەلایەن پیاوە بێت قورئان چۆن باسی دەکا ئەو کاتێ دەفەرمێ هەنگاوی چوارەم دێتە پێش ڕێککەوتن سڵح پیاوەکە بێگوێیە جگەرە خۆرە مەشروب خۆرە تلیا کێشە ناتە ماڵەوە مەصرفی ماڵ و خێزانی ناکە ئەو کاتە ژنەکە بۆ هەیە لەگەڵیدا ڕێککەوێ کاکە بەو شێوازە دەتوانین لەگەڵێک بژین دەتوانێت خوا دەفەرمێ وإن امرأة خافت من بعلها نشوزا أو إعراضا فلا جناح عليهما أن يصلح بينهما والصلح خير ئەم هەنگاوە ئەم چوار هەنگاوانە کاتێک دێک کە یەکێک لە تەڕەفەکان مقەسیرە یان ژنەکە کەم تەرخەمە یان پیاوەکە کەم تەرخەمە هەنگاوی پێنجەم نێوەندگیریە جاری وا خەلەل لە هەردووکیانە لە ژن و لە پیاوەکەشە پیاوەکە عەسەبیە ژنەکەش تووڕەیە پیاوەکە بێگوێ ژنەکەش بێگوێ هەردووکیانن کێشەکە لە هەردووکیانە لە یەکێکیان نییە ئەو کاتە هەنگاوی پێنجەم دەست پێ دەکا کە نێوەندگیریە کە واتە تەڕەفی حەکەمێک کە لە هەردوو گلا پێک دێ لە خزمی هەردوو گلا پێک دێ یان خەڵکی پسپۆر پێک دێ حەکەم زیاتر بۆ خەڵکی خەبیر و پسپۆر بەکاردەهێنرێ دەکەوێتە نێوانیان و خوای گەورە دەفەرمێ حەکەمە من ئەهلیه و حەکەمە من ئەهلیه هەنگاوی شەشەم ئەم جار هەنگاوی شەشەم لێکترازانی یەکەم تەلاقی یەکەم دەست پێ دەکە نابێ پیاو سێ بە سێ خێزانی تەلاقدا بە هیچ جۆر خوای گەورە ڕوونی کردوێتەوە ئەتەلاق مەڕەتانی پیاو بۆی هەیە دوو جاران خێزانی تەلاقدا جاری سێم کۆتایی دێ کەواتە مەڕە یعنی یەک جار چەند جار چووی بۆ فڵان وڵاتەیە جارێک چووم جارێک چووی ئەگەر لە جارێکدا بڵێت 1000 جار چووم یەک جارە وەکو زۆرێک لە زانایان دەڵێن بەڵام ئیمامی عومەر بۆ عوقوبە لەسەر ئەو گەنجانەی تەلاقی سێبەسەیان بەکاردەهێنا عوقوبەی دان وەکو عوقوبەیەکی قەزایی بۆی هەنگاوی شەشەم لێکترازانی یەکەم جارە تەلاقی یەکەمە هەنگاوی حەوتەم تەلاقی دووەمە طبعا مش کۆمەڵ خاڵی هەیە هەنگاوی هەشتەم تەلاقی ئەخیرە بەڵام بۆ تەلاقدانیش کۆمەڵی مەرزدانراوە دەبێ کاتی هەبێ گوناها ئافرەت لە عیدەدا بێ تەلاق بدرێ گوناها ئافرەت لە حەیزدا بێ تەلاق بدرێ نابێ ئافرەت لە کاتی دوای منداڵبوون تەلاق بدرێ نابێ لە کاتێکدا پیاوەکە لە خاوێنیدا چوو بێ سەرجەی لەگەڵدا کرد بێ تەلاقیدا چکە بۆ هەیە حەملی پەیداکە ئەوانە نابێت لەو کاتانەدا نەهی لێکراوە لەو کاتانەدا ژن تەلاق بدرێ کەواتە ئەمە هەمووی ڕێگرتنە لە چی لە لێکترازانی خێزان بۆیە هەنگاوی کۆتایی بریتە لە تەلاقی سێبەسێ کە پێ دەڵێن تەلاقی بائین بەینونە کوبرا کە بەڵام لەگەڵ ئەوەشدا خوای گەورە ئەوەندە میهرەبانە ئەوەندە لەگەڵ ئەوەیە کە خێزان هەڵنەوەشێ مەجای نوێمیشی داوە کە ئەگەر ئەو ژنەیە شوو بکاتەوە بە کەسێکی دیکە غەیری مێردی خۆی دوای ئەوەی زەواز دەکات لەگەڵ کەسێکی دی لەگەڵ ئەو کەسە گونجاو ناوێ پەشیمان دەبنەوە بۆ یەکتر جارێکی دیش پیاوەکە دەتوانێت ئەو خێزانەی خۆی بێنێتەوە و هاوسەری لەگەڵ بکە کاتەکەم تەواو بوو وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه